سەرەتایەکی خراپ لە پەیوەندی دەسەڵاتی دیمەشق و هەرێم دەستی پێکردووە. نوێنەرەکەی بارزانیش نەیتوانی شەرع ببینێت. موچەی مانگی 12 دابەش ناکرێت و بۆ مانگیەکیش وەزارەتی دارایی هەنگاوێکی دەست پێکرد. دەم پارتی گفتوگەکانی دەست پێکردەوە و لەگەڵ دەمیرتاش و لایەنەکان کۆ دەبێتەوە و کاتی سەردانی ئیمڕاڵیش ئاشکرا دەبێت. دوێنێ دەسەڵاتدارانی نوێی سووریا دەستیان بەسەر 3 بارەگای یەکێتی لە دیمەشقدا گرتووە. بەبریتی بووە لە ماڵی ئیمام جەلال و ماڵی نوێنەری یەکێتی و هەروەها بارەگای یەکێتی. تا ئێستاش هیچ ڕوونکردنەوەیەک لەم بارەیەوە نەدراوە. سەرچاوەیەکیش بە کەناڵی عەرەبی ڕاگەیاندووە بە هەبوونی پەیوەندی بەڕژێمی پێش و تاوانبار کراون. هاوکات عەبدولحەکیم بەشار نوێنەری ئەنەکەسە بەبێ ئەوەی دەرفەتی بینینی ئەحمەد شەرحی پێ بدرێت دیمەشقی بەرەو هەولێر جێشتووە و دوێنێ لەگەڵ بارزانی کۆبوویەوە. لەلایەکی ترش ئەحمەد شەرح وەڵامی پەیامەکەی بارزانی نەداوەتەوە کە دەستخۆشی لێکردبوو لەوەی باسی مافی کوردی کردووە. فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند بەهۆی نەگەڕاندنەوەی داهاتی نانەوتێ حکوومەتی عێراق چیتر ئامادە نییە پارە بۆ موچەی ساڵی ڕابردوو بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن. وتی شێخ حکوومەتی عێراق ڕایگەیاندووە پارەی نانەوتی و ئەو پارەی لە بەغدا نێردراوە بەشی موچەی مانگی 12 دەکات. بەو پێش بێت هیچ موچەی دیکەی ساڵی ڕابردوو دابەش ناکرێت. لەلایەکی دیکە بەپێی زانیاریەکان وەزارەتی دارایی و وەزارەتەکانی ئاگادار کردوتەوە کە تا ناوەڕاستیە مانگە پێویستە لیستی موچەی مانگی ئامادە بکەن. چاودێران پێیان وایە بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم ئەگەری زۆرە ئەم ساڵیش بەو شێوەیە کێشەی موچە بەردەوام بێت. دوای پشوەکانی سەری ساڵ شاندی دەم پارتی چالاکیەکانی دەست پێ دەکاتەوە بڕیارە سەردانی گرتوخانەی ئەدرنە بکەن و لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش کۆ ببێتەوە و پەیامی ئیمڕاڵیشی پێ بگێنن بۆ چوونی ئەویش لەسەر پرۆسەکە وەربگرن. سەرەڕای ئەوەی مەهەپە و ئەکەپە نایانەوێ دەمیرتاش بێتەوە ناو پرۆسەکە. هاوکات بڕیارە ڕۆژی 7 و 8 ئەم مانگە شاندەکەی دەم پارتی لەگەڵ ئەکەپە و جەهەپە و لایەنەکانی پەرلەمانی تورکیا کۆ ببنەوە. ئەگەری زۆرە دەی ئەم مانگەش بچنەوە ئیمڕاڵی. بەپێی زانیاریەکان ئەمجارە ئەحمەد تورکیش لە یاوەری شاندەکە بۆ لای ئۆجەران دەکات. بەپێی زانیاریەکان پێش سەردانەکە بۆ ئیمڕاڵی شاندی دەم پارتی راپۆرتێک بۆ ڕای گشتی لەبارەی دەرەنجامی کۆبوونەوە و دەست پێشخەریەکە بڵاو دەکاتەوە.